لە دووە قسەکانی هۆشبەند ئاماژەی بۆ کردکە کرێنشینان و ئەوانی کە کەم دەرامەتن داوای ئەوەکەن کە زوو کارەکانی دروستکردنی یەکە نیشتەجێبۆکان بۆ کرێنشینان و هەژاران تەواو بکرێت بۆی کە سوودمەند بن. با بزانین کەی ئەم کارانە تەواو ئەکرێت جگە لە عینکاوە لە شوێنی دیکەش پرۆژەی نیشتەجێبوون بۆ یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان و هەژاران دەستنیشان کراوە یاخودنا هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن لە دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانیان دەکەم. ئەم کاتتان باش دکتۆر، پێش هەموو شتێک بە هاوڵاتیان بە تایبەتی کرێنشینان و هەژاران بزانن کە یەکەکانی نیشتەجێبوون بۆ کرێنشینەکان بەکوێ گەیشتووە، کەی کارەکانی کۆتایی پێدێت، کەی دڵخۆشە بنوەچنە ناو خانی خۆیانەوە. سلااوڕێز طبعا پرۆسەی دروستکردنی ینی پرۆسەی دروستکردنی 2001 لە مای ڕابردوودا بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران دەستی پێکراوە، وەکو ئەوەی کە لە ڕاپۆرتەکانی خۆشتان باستان کرد لە عینکاوە و لە گەرمیان گەشتوتە قوناغی ئەوەی مۆڵەت پێدان و بەرهێنەر دەستی بە کارەکانی کردووە و زەوی خلاص بووە و ئینشاءڵڵا لە نزیکترین کات لە مانگی نودا بەردی بناغیان بوودا دەڕێتن. طبعا ئێمە ئەو پرۆسەیە چونکە پرۆسەیەکی درێژخایەنە و پێویستی بە پارەیە و تەمویلی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە، جگەلەوە ئێمە چەند ینی نزیکەی 10,000 شوقەی تریش هەیە لە ئەوەی کە ئێمە دروستی دەکەن 10,000 شوقەی تر هەیە، حکوومەت هێشتا تەواوی نەکردنی ئەوش پێویستی بە گوژمایەکی پارە هەیە. ئەو پرۆسەیە ینی ئیشکردن لەسەری بەردەوامە، بەڵام بە حکمی ئەو زروفە دارایی کە لە هەرێمی کوردستان دروست بووینە نەتوانرا ینی پەلەی زۆری تێدا بکرێتن، بەڵام هەم دیسان هەموو لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی ئیشکردن لەسەر ئەم بابەتە. ئێمە ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوودا جگە لە عینکاوە لە گەرمیان کە باسمان کرد لە شوێنەکانی تریش لە هەولێریش ئێمە دوو شوێنی دەستنیشان کراوە کە بکرێنە دووشە لە ئەوەی کە لە عینکاوە زەوی بۆ یەکەکانی نیشتەجێبوون دابین کراوە لە کوێی دیکەش هەیە، ئەگەر بە ناوی شوێنەکان هەبن ئەگەر لە هەولێر دوو شوێنە لە سلێمانیە، بەڵێ لە هەولێر دوو شوێنە لە سلێمانی، لە دهۆک، لە زاخۆ، لە هەڵەبجە و ئینشاءڵڵا لە شوێنەکانی تریش بە هەمان شێوە دەبی دروست بکرێتن لە قەزاکان ئەوانەی کە ناوچەی کەم گەشە سندون پێویستە لەوێش لە داهاتوو دروست بکرێتن، جگە لەو پرۆسەی 2001 و 2001 کە لە وەزارەتی نو هەتا نزیکی 2001 وەزارەتی ئەودانکردنەوە. طبعا جەنابی سەرۆک وەزیران بڕیاریدا ئەو پرۆژانەی کە چین و توێژەکان و کەم دەرامەتان سوودی لێ دەبینن بە تایبەتی لە ئەوانەی کە لە ڕێگەی وەزارەتەکان و بە تایبەتی لە ماوەی ڕابردوو لە منتقەی سلێمانی و لە گەرمیان لە ڕاپەڕین چەند پرۆژەیە کە بوون لە هەولێر، چەند پرۆژەیە کە بوون کە بە خزمەتی خەڵکی کەم دەرامەت بوون، جەنابی سەرۆک وەزیران بڕیاری لێ دراوە و بوونەتە بڕیار و بوونەتە مۆڵەت و ئێستا لە قوناغی جێبەجێکردندان بەگشتی پرۆسەکە بەڕێوە دەچیتن. ئینشاءڵڵا وەکو دوێنێش لە راپۆرتێکدا باسمان کرد لەگەڵ کەناڵ کوردستان 24 کە ئێمە لەگەڵ چەند بانقێکی عێراقی بانقێکی کوردستانی ئێستا لە گفتوگۆداین بۆ بتوانن تەمەینی پرۆژەکە بکەن و ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە خەرجەکانی با بڵێن دروستکردنی خەدەمات لە ئەستۆ دەگرین تا بتوانین باری سەرشانی هاوڵاتیانی کەم دەرامەت و کرێنشینان کەم بکەینەوە بۆی قستێکی کەمتر و مقدمەیەکی کەمتر ماوەیەکی زۆر درێژخاییان بدەینێت تاکۆ خەڵک بتوانانی ئەم پارەیە بە بەردەوام بە شێوەیەکی مانگانە بدە و تەسیر لە ژیانی مانگانە نەکاتن بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر، داتر دێنە سەر ئەو بڕە پارەیە کە چۆن دەدرێت و چەندێکە بڕاکەی، بەڵام ئێوە ئاماژەتان بۆ کرد کە لە 15 بەردی بناغی پرۆژەی یەکەی نیشتەجێبوونی کرێنشینان لە عینکاوە دائەنرێت. دەبێت بزانم لە 15 ئەمە دانانی بەردی بناغەتی چەندێکی ئەوێت کات بۆ ئەوەی کە تەواو بکرێت بە تەواوەتی و پرۆژەکە بخرێتە بەر خزمەتی کرێنشینان. ماوەی بڵێ ئینشاءڵڵا بۆ مانگی نو تحدیداً 15 ڕۆژێکی تری لە مانگی نو، بەڵام بۆ مانگین و ئینشاءڵڵا بەردی بناغی ئەو پرۆژەیە دادەنرێتن لە عینکاو چکە ڕێکارەکان هەمووی تەواو بووینە و ئینشاءڵڵا طبعا مدەی پرۆژە ئەوەی کە دانراوە بۆ پرۆژەکە 24 مانگە، بەڵام هەوڵ دەدەین لە کەمتر لە 24 مانگدا ئەم پرۆژەیە تەواو بکرێتەوە. طبعا ئەم پرۆژە تایبەتە بۆ کرێنشینان و کەم دەرامەتانی کریستیان لە منطقەی عینکاوە، ینی حەسرەن بۆ ئەو منطقەیە. وەکو باسم کرد لە هەولێر ئێمە دوو شوێنی ترمان هەیە کە پێویستە لە ڕێگەی ئیدارەی پارێزگای هەولێر ئەم دوو شوێنانە بە تەواوەتی تەرخان بکرێن، دواتر نەخشە و ماستەر پلانی تایبەتی لەسەردا بڕێت تاکو بتوانرێت دوو شاری گونجاو
وەکو یەک لە هەولێریش دروست بکرێن لە پارێزگاکانی تر و لە ئیدارە سەربەخەکانی تریش بە هەمان شێوە پرۆسەکە بەردەوامە. طبعا مدەی ئەو پرۆژانەی کە هەر پرۆژەیەک وەردی بناغێدانرا و دەستی پێکرا ئینشاءالله هەوڵ دەدەین لە حدودی ساڵ و نیوە کە تا 2 ساڵ ئەم شقانە تەواو بکرێن تاکو خەڵک بتوانیتن لەو ماوەیەدا استیلامی کە و بشتەناوێ. زۆر باشە. لەگەڵ ئەوەدا دەبی خەدەماتیشی بۆ دروست بکرێن بابەتی قوتابخانەیە، مرکز سەحیە، خەدەماتی ترە کە لەگەڵی دەبێت دروست بکرێتن. زۆر باشە. دکتۆر ئاماژەتان بەوە کرد کە لەو ماوەیە با قستێکی درێژخایان ئەو بڕە لە کرێچەکان وەرەگرن. چەندێکە تا ئێستا دیاری کراوە ئەو بڕە چەندێکە بۆی کە کرێچی چۆنەڵێ دڵی مرتاح بێ بزانێت کە بڕەپارێکی زۆر نادەگۆڕێ بەپێی طبعا داهاتی هاوڵاتیان دەبێت و لە بینی 15 تا 25 ساڵ مدەی قستەکان دەبێت. بەڵێ کاتە و دەڵێم ینی قەبارەی شقا ئێمە ئەوەی کە دانراوە 80 مترە، 100 مترە، 120 مترە. طبعا لەگەڵ ئەم قەبارانە نرخەکەش دەگۆڕێ، مقدمەکەش دەگۆڕێ، قستی مانگانەش دەگۆڕێتن، بەڵام بەگشتی لە بینی حدودی 100,000 هەتا 150,000 مانگانە دەکەوێتە سەر ئەستۆی هاوڵاتیان کە ئەم قستانە بدەن بۆ ماوەی 15 ساڵ، هەندێکیشی بۆ ماوەیەکی زیاترە لە 15 ساڵ و ئینشاءالله يعني طبعا حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێنماکانی جەنابی سەرۆک وەزیران ئەوانە کە بتوانین تا حدێکی زۆر حکوومەتیش تەدەخل بکاتن بۆی خزمەتگوزاریەکان دروست بکرێت تا ئەرکی سەرشانی هاوڵاتیان کەمتر بکرێتەوە، چونکە وەکو باسم کرد شارێک دروست دەکرێت کە بە هەموو خەدەماتەوە ئینشاءالله ئەمە لە قوناغی داهاتوودا دروست دەکرێن و خەڵکی کەم دەرامەتە خەڵکی کرێنشینە لەوێ نێشتەجێ دەکرێن، بەڵام مەرجێ ئەساسیش ئەوەیە دەبی کواڵیتیان باش بێ و کاتەمەش پرسیارەکەم هەر ئەوەیە دکتۆر باش کە جەنابەت ئاماژە بەوە کەیت ئەو بڕێ کە ئەدرێت بۆ نمونە لە 100,000 بۆ 150,000 ئەمە لە وێنەی خۆیاشتی وانە بووە لە کوردستانە. ڕەنگە هاوڵاتیەک ئێستا گوێبیستیەوە بێ بڵێت ئەم نرخەکەمەمان لێوەرەگرن خۆ ئەزانێت بە چ کوالەتیەک دروستیەکەن، کاتە با لەسەر کوالەتەکەی قسە بکەین، کوالەتی شقایی کرێنشینان، کوالەتێکی بەرزە. نه ئەکید بە دڵنیایی جەنابی يعني هم جناب سەرۆک وەزیران هم ئەنجومەنی وەزیران هم لاەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هم ئەو ڕێکخراولانەی کە ئێمە قسەمان لەگەڵیان کردە سەبارەت بە ستاندارد و بە کوالتی بە دڵنیایی تاکید لەسەر ئەوە کراوەتەوە کە کوالتیەکی باش گونجاو لەگەڵ دۆخی يعني ئێستای بیناسازی لە هەرێمی کوردستان عینە بیرمان نەچێت الحەمدولillah لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دۆخی بیناسازی لە هەرێمی کوردستان پێشکەوتنی باشی بەخوا بینیوەوە کۆد و ستانداردی باشتر ئێستا لە جاران بەکاردێتون و لە ڕووی سەرپەرشتیکردن و چاودێریکردنی پرۆژەکانیش ئێستا باشترن بە دڵنیایی کوالتی ئەو پرۆژانش زۆر باش دەبیتن و ئینشاءالله شتی کوالتی باش بوو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دروست دەکرێت. زۆر باشە دکتۆر جەنابەت کە میوانە بی لە هەواڵەکانیان راپۆرتێک لەگەڵ جەنابتا دروست دەکرێت هاوڵاتی کە جەناب تەبینێت دڵخۆشە بێ ئەزانێت و بەرهێنانێکی باش لە ئارادایە یاخود هەواڵێکی لەم چەشنە خۆش لە ئارادایە. دەمەوێت بزانم کرێنشینەکان ئەم ساڵ یاخود بڵێن ئەم ساڵ چەند کرێنشین و خێزانی کەم دەرامەت ئەبێتە خاوەنی شقا، ئەو فۆرمانە کە دراون چۆن دراوە، لەسەر چه ئەساسێک دراوە و ئایا هێشتا مەجای دیکە هەیە کە فۆرمی دیکە بدرێت بە کرێنشینان بۆی کە هەواڵەکە زیاتر دڵی خەڵک خۆشکات؟ بە دڵنیایی ئەم فۆرمانەی کە پڕکراونەتەوە لە ئۆنلاین 120,000 فۆرمە طبعا لە هەمارێمی کوردستان طبعا ئەم پرۆسەیە بەردەوام دەبی ئینشاءالله ئەم قۆناغانەی کە ئێستا خلاص دەبیتن بە دوای قۆناغی تری بە دوای دادێت چونکە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران زۆر بەوازحی هاتووە کە دەڵێ دەبی خەڵکی کەم دەرامەت و خەڵکی کرێنشین لە هەرێمی کوردستان هەمویان سودمەند بن لە پرۆژەکانی و بەرهێنان، چونکە پێشتر سەراحەتەن ئێمە کە حدود 225 پرۆژەی و بەرهێنانی سەکەنی لە هەرێمی کوردستان لە هەموو هەرێمی کوردستان هەیە، 160 بۆ خەڵکی کەم دەرامەت و خەڵکی ینی لو کوالتی بووە لو کۆز بووینە، بەڵام 140ەکەی بۆ خەڵکی با بڵێن ئەوانەی کە ئیمکانیاتی باشە بووە لەمە دووە دەبی ئەم نسبەیە 160 زیاتر بکرێ خەڵکی چین و توێژەکان، خەڵکی فەرمانبەر، خەڵکی کرێنشین و خەڵکی کەم دەرامەتیش سۆت لە پرۆژەکانەوە بگرێ. ئەم پرۆسەش بەردەوام دەبیتن تاکو خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی کە پێویستن سۆت لەم یەکە نیشتەجێبوونانە بگرن بەلانی کەم ببنە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوونی شایستە لە شوێنێکی نزیک خەدەمات و لە شوێنێکی نزیک شارەکان. باشە
دکتۆر دوا پرسیارم بۆ جەنابتان ئەوەیە کە ئەوانەی کە شوقەی کرێنشینان وەرئەگرن سوودمەند دەبن ئەتوانن لە پێدانی زەویش سوودمەند بن؟ طبعا جارێ ئەم بابەتە بە یەکلای نەکراوەتەوە بابەتی زەوی بۆ فەرمانبەران بۆ ئەوانەی کە جەنابی سەرۆک وەزیران بڕیاریدا بۆ هەماری کوردستان ئەمە جێبەجێ دەکرێتن هیچ پەیوەندێکی تا ئێستا ڕەبتێک نەکراوە لەگەڵ ئەو شوقەیەی کە دەیکڕیتن وەکو کرێنشینێک لەوە بەرهێنان بڕۆ ناکەم لە داهاتوشدا هیچ تەسیرێکی لەسەر بکە اللهم ئەگەر ئەو شقانەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە دروست دەکا ئەوەن ڕێنمایی تایبەتی بەخوان هەیە ئەگەر ئەو لەوێ مەسەلەن کاریگەریەک تەسیرە بکە ئەمما ئەوەی کە بەیوەندی بۆ بەرهێنانەوە هەیە هیچ ڕێگریەک لەوە ناکە کە ئەو فەرمانبەرە یان ئەو کرێنشینە ئەگەر فەرمانبەر بی حکوومەت یارێمی کوردستان زەویەکی پێ بدە تەسیر لە شتی تر بکات. زۆر سپاس دەکەین دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سپاسی ئێوە دەکەم سەرچاوە.